ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر گرفتەکانی کەماوی و هەوڵەکانی چارەسەرکردنی هەمومانەزانین لە ئێستەوە وشکە ساڵی لە هەرێمی کوردستان ڕاگەێنراو بە حکومیەوەی کە ئەم ساڵ باران کەم باریوە بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەم گرفتەش ڕووی لە هەرێم کردووە ماوەی چەند ساڵێکیشە کێشەی چارەسەر نەکردنی کەم ئاوی لە وەرزی هاویندا بە هۆکاری ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان ڕاستە هەوڵیداوە بۆ دروستکردنی هەندێک بەنداو لە هەرێمی کوردستان بۆ گلدانەوەی ئاو بەڵام ئەم هەوڵانە تا ڕادەیەک بە باشی نەچۆتە پێشەوە هەروەها ڕووبارەکانی هەرێمی کوردستان یاخود سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان و عێراقیش لە دەرەوەی وڵاتەوە دێن لە ئێران لە تورکیاوە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ ئەتوانین بڵین چی کردووە بۆ مەسەلەی چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی دروستکردنی بەنداوەکان بە جۆگەیشتووە هەمانگی لەگەڵ بەغداد و لەگەڵ ئێران و تورکیا بۆ چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی و هەروەها پێدانی بەشە ئاو بە عێراق و هەرێمی کوردستان لەلایەن هەردوو وڵاتەوە چۆن چارەسەرەکرێ بەچی گەشتووە ئەم شەو گفتوگۆکەین لە سەرم تەوەرانە و کۆمەڵی بابەتی دیکە پەیوەست بە کەمی ئاو لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز ئەندازیار کاک ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە هەرێمی کوردستان کە جەنابیان بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانن بەڕێز کاک ئەحمەد ئەم کاتت باش سوپاس دەکەین دیارە هەمومانەزانین کە هەرێمی کوردستان ساڵانە لە مۆرزەدا یاخود لە هاویندا ڕۆ و قەیرانی ئاوەڕوین ئەتوانین بڵین لە ئێستادا هەرێمی کوردستان وشکە ساڵی ڕاگەیاندووە کەمی ئاومان ئەبێت ئەم ساڵ بەو شێوەی کە پێشبینی ئەکرێت بەو شێوە مەترسیداری کە پێشبینی ئەکرێت یاخود نەخێر ئەو کاتی ئێوە بینەرانیش باش دیارە وشکە ساڵی هەر چەند ساڵێک ڕوو لە هەر ناوچەیەک دەکات تایبەتمەند نییە بە هەرێمی کوردستان و عێراق ئەو وشکە ساڵی ئەم ساڵ تێکردەوە پێشبینی کراو بوو ئێمە هەر لە سەرەتای ساڵەوە پێشبینیەکانەوەیان خوێندەوە کە ئەم ساڵ وشکە ساڵت دەبێ بەڵام ئەو وشکە ساڵی ئەم ساڵ وشکە ساڵێکی جوزئیە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی نەگرتووەتەوە بەڵام کێشەی کەماویشی دروست کردو و دروستیشی دەکات لە هەرێمی لە سەرتاسەری عێراقدا ئەو کێشەیە دروست بووە دەتوانم بڵێم هەرێمی کوردستان لە بەشێکی زۆری عێراق باشترە بەڵام عێراق ئەوە چی هەیە خەزینێکی باشی هەیە لە سەرسار و لە سەدی مۆسڵ و لە حەدیسە ئێمەش لەو حاڵەتە تەنها وشکە ساڵی ئامادەکاری بۆ کراوە بەڵام ئەوەش بەڵێم هەندێکشت بە جوزئی دەبێ ناتوانێت بەڕی بکەین کاک ئەکرەم ئەگەر باس لە خاڵشی گرنگ و استراتیژی بکەین لە بواری ئاودا و لە بواری چارەسەرکردنی گرفتی کەمی ئاودا هەمومانەزانی و جەنابیش دەزانی و حکوومەت هەرێمی کوردستانیش وەزارەتی کشتتوکاڵ بە دیاریکراوی ئێستا لە هەوڵدای بۆی کە بە هەمانگی لەگەڵ وەزارەتەکانی دیکە حکوومەت هەرێمی کوردستان و عێراق پرۆژەی دروستکردنی بەنداوەکان لە هەرێمی کوردستان بخاتە بواری جێبەجێکردنەوە کە لە ماوەکانی ڕابردوو زۆر هەوڵی بۆ درابوو ئەتوانین بڵین ئەم ساڵ حکوومەت هەرێمی کوردستان ئەتوانێت ڕێژەیەکی باشی بەنداو دروست بکات فریا ئەکەوین ئەگەر نەکراوە هۆکارەکانی چی بۆ لە ڕابردوو یانی ئەو کەم تەرخەمیە یاخود ئەو خەمساردیە چێ بۆ بەڕاستی کە بۆتە هۆکارەوەی کە نەتوانین ڕێژەیەکی باشی بەنداومان هەبێت لە هەرێمی کوردستانە ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی بەڕێوەتە کشتێکەکەمانەوە لە ساڵی 2007ەوە کەتینە خۆ و پلانی باشمان داڕێشت باڵێن شەوتێکی زۆرمان بڕی پلانی استراتیجیمان ئامادە کرد دەستمان بە دروستکردنی بەنداو کرد پلانە استراتیجیەکە خۆی لە دیاریکردنی زیاتر لە 250 شوێنی بەنداوی بچووک و مامناوەند و گەورە دانا کاتهژدەیان بەنداوی گەورەیە دراسە و دیزاینمان بۆ زیاتر لە 50 بەنداو ئامادە کرد کە هەژدەیان بەنداوی گەورە بوون توانیمان حەفدە بەنداوی بچووک و بامناوەندمان هەبێ کە چواردەیان تازە بوو خۆمان دروستمان کردووە حەفدەی دیکەشیان لەژێر جێبەجێکردنە بەداخەوە ئێستا وەستاوە ئامادەکاریمان کرد بۆ ئەوەی بتوانین 9 بەنداو بخەینە ژێر جێبەجێکردن بە سیستەمەکانی PPP و با بڵێن BOT ئەو بابەتانە لە ساڵی 2012 بەڵام بە ئامانج نەگەیشتی خۆشبەختانە ئەم ساڵەکە دیسان ئەو هەوڵە لە کابینی ئەم جارەوە کەوتە گەڕەوە ئێستا هەر ئەمڕۆ باگەشتنامەیەک بڵاو کرایەوە بۆ گشت ئەو کۆمپانیانەی کە ئارەزویان هەیە بۆ بەشداریکردن لە دروستکردنی بەنداوی گەورە و استراتیژی لە هەرێمی کوردستان بە شێوەی PPP بێن ئۆفەری خۆیان پێشکەش بکەن ئەوەش با بڵێن دەرفەتێکە ئەوەش
کردنەوەی دەرگایەکە بۆەوەی بتوانین چەند بەنداوێکمان هەبێ بۆیە لێرە دەڕێن بەندا و کۆر پرۆژێشتر نیە ڕاستە ئێمە حکوومەت ئیشی باشی کرد بەڵام بەداخەوە لە 2014 بەهۆی ئەو قەیرانە ئەمنیە کە قەیرانی داراشی تێکەوت کارەکان زۆربەی پرۆژەکان وەستا وردە لەوە دەچێت بودجە سەر هەڵداتەوە بە هیواین بەڵام ئێمە پێش بودجە سەر هەڵداتەوە خۆناغمان بڕیوە ئەو بابەتەی PPP بە هیواین بکەوێتە بواری جێبەجون و قۆناغی چی سەرکەوتوو ببڕێ ئەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئەو پرۆسەیەمان بوو. بەڵێ زۆر باشە کە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئەم بانگەوازەتان بۆ لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لە حکوومەت هێرێمی کوردستان دیارەمە هەنگاوێکی گرنگە و هەموو خەڵکی هێرێمی کوردستانی چووکە بە ئومێدەوە ڕوانێت ئەم هەنگاوانە بە تایبەت دروستکردنی بەندا و وەکو جەنابیشت ئاماژەت پێدامانە پلانی استراتیژی و دوورمەودان چکە هەرێم دەپارێزە لە ساڵانی ئایندە لە کەم ئاوی هەروەها لە کەمبوونەوەی زەویە کشتتوکاڵی بەراوەکانمان بە دیاریکراوی کە ئێوە ئەم بانگەوازەتان کردووە کۆمپانیەکان ئامادەن بێن بەدەمتانەوە و ئامادەن کە بێن لە پرۆژەیەکی ئاوها استراتیژیە بەشدار بن لە هەرێمی کوردستان و ئەوەی کە دەکرێت چۆنە بەڕاستیانی پرۆژەکان چۆن دەبێت دیارە ئەو پرسیارەی جەنابەت لە زۆر مەحفەلەوە لە هەتا لە کۆبوونەوەی دوێنێ با بڵێن دوێنێ کۆبوونەوەی لەنێوان بە ڕێزان وەزیری پلان و وەزیری کشتتوکاڵ و وەفتێکی هەوت بە شێوەردوولاب بەسترا و نوێنەری ئەنجومەنی وەزیرانی شتێدا بوو زۆرە پرسیارە دەکرێت و دووبارە دەکرێتەوە چونکە ئەو پرۆسەیەکی تازەیە لە هەرێمی کوردستاندا پرۆسەی PPP بەڵام لە جیهاندا خود بڵێن لە دوڵ وڵاتە دەوروسەکانیشدا پرۆسەیەکی تازە نییە بگرە بۆتە پرۆزەیەکی کۆمۆن واتە ئاشائعە لەناو بڵێن لە دنیادا بە هیوان سەر بگرێت تەسەوریش دەکەم چونکە بەندا دروستکردن چەندین ئاماز دەخۆی دەپێچێت چەندین بواری وەبەرهێنان دروست دەکە وەکو مەسەرەن پەیداکردنی وزەی کارەبا بەرهەمێنانی ئاو پێدان بۆ شار و شارۆچکەکان دروستکردنی پرۆژەی استراتیژی ناوچەی گەشتیاری ئەوەی زیادکردنی سامانی ماسی ناوچەی گەشتیاری دروست دەکات یعنی چەندین بواری وەبەرهێنان دروست دەکات وە بەڕاستیش ئەو کۆمپانیانی کە هاتوون هەمویان ئەو کۆمپانیان زۆربیان تا ئێستا هاتوون ئامادەکاریان نیشانداوە بۆ ئەوی بێن بەشداری بکەن لە دروستکردنی ئەو بەنداوانە لەبەرەوەی مە خودخۆشین بە هیواین ئەو پرۆسەیەمان سەرکەوێ لەبەرەوە دەبینە ئەگە بتوانین ببینە خاوەنی نۆبەنداویتر واتە ئێمە بەشێکی گرنگی سامانی ئەومان پاراست بەشێکی گرنگ لە ئاسایشی ئەومان دابین کرد کاگێ ئەکرەمیانی ئەوەی کە هەیە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئێستا چەند بەنداویشی دیاریکراومان هەیە بەنداوی دوکانە دەربەنیخانە هەندێک ناوچەی دیکەیەوە هەندێک بەنداوی بچکۆلەشمان هەیە تورابیەکان بەگشتی ژماری بەنداوەکانمان چەنە لە هەرێمی کوردستان و ئەوەی کە بەپی زانیاری جەنابتان ئەگەر لە بەردەستانە بێ تا چەند توانای گلدانەوەی ئاویان هەیە ئەم بەنداوانە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئێمە سێ بەنداوی گەورەمان هەیە دهۆک و دۆکان و دەربەندیخان لەگەڵ چواردە بەنداوی بچووک و مامناوە لەگەڵ زیاتر لە 100 پۆنت ئەوی ئەستێرکی بچووکە و وەکو گوتیشم ئەوانە حەفدەشمان لە ژێر جێبەجێکردنە وەستاون ئەوانە توان ئەو حەفدە بەنداوی سەرەتا باسم کرد نزیکەی ئەمباری 10 میلیارد مەترە سێجان بەڵام وەکو دەڵێم ئەو 10 میلیارد مەترە سێجان ئەگە دابەشی کە لەسەر هەرێمی کوردستاندا بەشی ئاوی خواردنەوە و کشتتوکاڵ و هەموو شتێکەکە بەڵام ئەوە بە یەکسانی دابەش نەکراوە چونکە بەشێکی زۆری کەوتۆتە ناوچەی بڵێن سلەیمانی و ئەوی دیکەیان ئەوانی دیکە بچووکەکانە ناوچە زیادەکانی کوردستان بۆیە ئاسایشی ئاوابسە با بڵێن تێراوی دەبێ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەگەم بتوانین ئەو 250 بەنداوی کە دیزاین و دراسە شوێنمان بۆ دیاری کردووە ئەگەر بتوانین ئەو خێنە جێبەجێکردنەوە ئەوە ئێمە دەتوانین ئاسایشی ئاوی ئەومان بۆ زیاتر لە 50 ساڵیتکە دابین کرد. زۆر باشە ئەو پلانە استراتیژی کە داتان ڕۆشتووە بۆ دروستکردنی بەنداوەکان ینی شوێنەکان لە ئێستادا دیاری کراوە و نەخشەسازی بۆ کراوە ئەو شوێنە گرنگانە چۆن کە ئێستا ئەتوانرێ هەرێمی کوردستان سوودی لێبینێ بووی کە بەنداوی تیا دروستکە بەڕاستی ئێمە بڵێن ڕووپێویە دیارە ڕووپێوە بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیایکی ڕۆمانی کردمان لە ساڵی 2013 ساڵی خایان تەبشیتی کوردستانمان کردووە ینی ڕوپێی زۆربەی ئەتوانین بڵێن 95 کوردستانمان کردووە کە هەموو شوێنە لە بارەکانمان دیاری کردووە تان و پۆیمان دیاری کردووە بەشێکی لەو 250 زیاتر لە 50 مان دیزاین و ئامادەکاری دیزایانی ئامادەیە
سەرتاسەری کوردستان دەگرێتەوە با بڵێن هەتا بەشێکیش لە ناوچە باڵێن جێناکۆکەکانیشمان ڕوو پێ کردووە بەشێکی زۆری هەرێمی کوردستان دەگرێتەوە. باشە ئەسەبارەت بە ڕێژەی ئاو کە هەرێمی کوردستان توانای گلدانەوەی هەیەکو جەناب دوتە 10 ملیار مەتر سێجایە بەڵام ساڵانە ینی ئاو چەندە دێتە هەرێمی کوردستان و عراق و بە دیاریکراوی هەرێمی کوردستان پێم وابێ هەندێک ئامار دەیوت 30 ملیار مەتر سێجا ئاو دی ئەمەیان ڕاستە ئەگە 30 ملیار مەتر سێجا دێت بۆچی ئێمە سوود لە 10 ملیاری وەرەگرین کاگەکرم؟ بەڵێ ئەو قسەیە ڕاستە ئەو ئاوی کە دێ بەشێکی دێ بە تەریبی بە خاکی کوردستان دەڕوە بۆ نمونە دیزلا کە لە فیشخابورەوە داخلی سنووی هەرێمی کوردستان دەبێ ناوچەی سلێڤانی و منطقەی هەردوو بەری ڕۆژئاو ڕۆژهەڵات ئیستفادەی لێ دەکات کە دێتە سەدی مووسڵ تەواوی ئاوەکە بەرەو ناوەڕاست و جنوبی عراق دەڕوە دەمێنێتەوە 5 ڕووباری دیکەمان هەیە ڕووباری زۆر گرنگن زەی گەورە و زەی بچووک و باڵێن زابی گەورە و زابی بچووک و سیروان و ئاوەسپی و با بڵێن ئەو 5 ڕووبارێکەوە زابی گەورە و زابی بچووک و سیروان و ئاوەسپی لەگەر دیجلا ئەوانە لەگەر خابوور با بڵێن خابوور چکە بەشێکی دیزلەیە ئەوانە زیاتر لە 30 میلیار لە ساڵانی تەڕدا بەڵام ئەم ساڵ بۆ نمونە لەوانەیە نیوەی ئەو ئاوەشیان نەهات بێ بەڵام دیسان نیوەکەشی هەر زۆرە ئێمە ئەو ئاوانە وەکوتن تەنها کەڵچیان لێوە بتوانانی بەتەوەی کەڵچیان لێ دەبێت بەنداوی گەوریان لەسەر دروستکرێ بەنداوەکان بتوانین ئەو ئاوانەیە کە دێ ئەوەی کە لێ زیاد دەبێت لە زستان و بەهارا بتوانین کۆی کەینەوە تا لە وەرزەکانی هاوین و پاییزدا بەشێکی لێرە بکرێ پرۆژەی استراتی بەشێکی دەبێ بینێرینە ناوەڕاست و جنوبی عراق لەبەرەوە عراق ئەو ئەوانە ئاوی نێودەوڵەتین دەبێ بەشی هەموو خەرچی عراقی لێ بدرێ. بەس لەوە کرد کە هەندێک لەم ئاوە دەچێتە ناوەڕاست و خواروی عراق و هەندێک لەم ڕووبارانە ڕاستەخۆ کە بەردەدرێتەوە بۆ نمونە ئاوەکەی دەچێتە خوارەوە زۆر جار ینی هەندێک قسە دەکرا کە پێویستە هەرێمی کوردستان هەندێک کارت وەکو کارتی ئاو بەرامبەر بۆ نمونە بەغدا بەکاربێنە لە هەندێک حاڵەتەکانە باش ئێستا ئێمە کە بەشێکی لە عراقی فیدرال ینی هەوڵەکان بە ئاراستەی بەغداوە لەگەڵ عراقدا چۆنە بۆی کە بتوانین تا ڕادەیەک هەم ئەوان بەشداری پێ بکەین لە دروستکردنی بەنداوەکان لە هەرێمی کوردستان سوودی بۆ ئەوانیش دەبێ هەم کاتێک کە ئێمە بەشە ئاوی خۆمان لە وڵاتانەوە ناگات عێراق و هەرێمی کوردستان چۆن نەتوان فشار بکەن لە تورکیا و لە ئێران بۆی کە ئەو بەشە ئاوی هەیە بگاتە دەستمان بەڕاستی. بەڕێزم ئەوە دووسەرەیە جارێ ئێمە لە هیچ کاتێک بیرمان لەوە نەکردوتەوە ئاو وەکو کارتێکی فشار بەرامبەر بەغدا بەکاربێنن چونکە ئاو قوتی خەڵکە ئەو سەرچاوەی ژیانە ئەوەی کە ئێستا ئێران تورکیا بەکاری دێنن لە خەڵکی عێراق ئەوە بەڕاستی نەعەدالەتێکی نێودەوڵەتی نەعەدالەتیەکە ئێمە بەڕاستی عێراق وەکو پێویست ناتۆتە سەرخەت بۆ ئەوی کە بتوانانی پرۆژە استراتیژیەکان لە هەرێمی کوردستاندا دروست بکە ئەویش بەشێکیان کەمتەرخەمی ئەو ستافەی خۆمانە لە بەغدا هەندێکیان بەردەوام هەوڵیاندایە هەندێکیان من ئاگادارم بەشێک لە پەرلەمانتەرە بەڕێزەکان شەو ڕۆژانە سەردانیان کردووە تا گەیشتۆنەتە ڕەزامەنی کاریان کردووە بەڵام بەڕاستی بە ئیجماع بەشێکی زۆریان ئاویان وەکو بابەتێکی سەرەکی سیر نەکردووە عێراق ئاو بابەتێکی سیادیە پێویست دەکات بودجەیەکی چاک تەرخان بکرێ بۆ سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان چونکە زۆربەی سەرچاوەکانی دیزلا لە هەرێمی کوردستانەوە هەڵدەقوڵێ یاخود پێیدا دێ ئەوە عێراق با تا ئێستا زۆر خەمساردا عێراق تووشی کاریسەیەکی گەورەی کەماویش دەبێت لەبەرەوەی ئەوان بەڕاستی نانەوێت هەتا ئێستا هیچ بەنداوێکی گەورە دروست بکرێت لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی لەبەر چەند سەبەبێکە هەند ڕاستە هەندە سەبەبی علمی دێننەوە من لەو کەناڵە بەڕێزەوە زۆر بەڕاشکاوی دەیڕێم ئەوان پێیان خۆش نییە هیچ بەنداوێکی گەورە لە هەرێمی کوردستاندا دروست بکرێت لەبەر ئەوەی هەندێک بیرکردنەوەیان ئەوەیە گوایە ڕۆژێک لە ڕۆژان هەرێمی کوردستان وەکو فشار بەکاریبێنێک قەت بیری لەوە نەکردوەوە هەرێمی کوردستان و بەداخەوە بەعەکسەوە ئاوێک هەبێ لێرە بۆ ئەوەیە کە بتوانین بەشی ئەوانی پێبدرێ نێلی ئەوان تووشی کەماوی بن ئەوە تا ئەم ساڵ حەوزی دیالە تووشی ئەزمەیەکی ئاوی خواردنەوە بۆ شاری باعقوبە حەوزی حەمرین ئاوێکی زۆر کەمی تێدایە ئێمەش لە سیرواندا وەزعمان زۆر خراپە بگراوە لە زابی بچوچە دێمە سەر ئێران و تورکیا بەڕاستی زۆر ناعەدالەتانە ئەوانە هەموو سەدەکانی خۆیان تەواو کرد ئێران زیاتر لە 102 قەنەتی تەحویلی لەسەر سیروان و لەسەر زابی گەورە دروست کردووە تورکیا 22 بەندا و
نۆزدە مەشروعی هەیدرۆپاوەری لەسەر دزدە و فرات دروست کردووە لە پرۆژەی گابدا هیچی ئەوەی نەماوەتەوە بە عێراق. بەڵام من یەکشت دەڵێم ئێمە ئەگەر بتوانین ئەو ئاوی دەبارێ لە هەرێمی کوردستاندا لەو 800,000 کیلۆمەتر مربع کۆ بکەینەوە ئێمە ساڵانە لەو معدەلەی کە دەبا دەتوانین 20 میلیارد مەترە سێجا ئاو کۆکەینەوە. ئەو 20 ئەگە بتوانین 10 تا 15 داکەین ئەوە بەشی هەرێمی کوردستان و بە زیادەوە توانی بەشێکی بۆ ناوڕاستی جنوبی عێراقی ئەوە سەرڕای ئەوەی کە لە دەرەوەی عێراقدا دێتە ناوەوە. باشە بە حکمەوەی کە ئەم ساڵک و جەنابیشت ئاماژەت پێدا لە سەرەتای بەرنامەکەیە کەم بارانی هەبوو لە هەرێمی کوردستان و تا ڕادەیەک یعنی بارانی پێویست نەباریەوە لە هەندێک ناوچە ئەتوانین بڵین ئەو ڕێژە ئاوی کێسە گل دراوەتەوە ئەگەر ئێمە احتیمادمان بەزە سەر ناوخۆی خۆمان بێەوە لەسەر و ئاوی بارانەوە بێەوە لەسەر وازم یەک سەر چاومان هەیە کە ئاوەکەی لە هەرێمی کوردستانە یەک ڕووبارە ئەتوانین ینی گرفتی کەماوی لە هەرێمی کوردستان تێپەڕێنین وەکو ئەو کاریسە گەورەی کە جەنابەت پێشبینیەکەی لە عێراق ڕوودا ڕوونەکات ئێمەش لە هەرێمی کوردستان کاگەکرم. بەڕێزم ئەو ساڵیش ئەگەر ئێمە بەنداوی تەواومان هەبوایە دەمانتوانی ئاوی پێویست کۆکەینەوە. بەڕاستی زابی گەورە ئەوەی کە باست کرد کە 16 نزیک ئاوەکەی لە هەرێمی کوردستاندا ئەوەی لەژێر سەیتەرەی تورکیاشە مەجای خەزانی کەمە دیزلە و با بڵێن بورن زابی بچووک و سیروان ئەمە 130 لە ناو هەرێمی کوردستانە. بەڵام ئەگە ئەمە چەند بەنداوێکمان لەسەر زابی بچووک و لەسەر سیروان و ئاوەسپی و بە پێی پێویستە وایە ئێمە دەمانتوانی بەشی خۆمان هەبێ و وشکە ساڵیش تێپەڕێنین ینی بەبێ کێشە و بەبێ گرفت ئەو ماستەر پلانە بۆ ئەوەیە ئێمە چیدی چاوەڕێ ئاوی دەرەوە نەکەین با ئەم لێرە دیسان لەو کەناڵە بەڕێزەوە دەڕێم ئێمە دەبێت داهات من چاوەڕێ بەداخەوە ئەو قسەیە دەکەم چاوەڕێ ئەوم کە ڕۆژێک لە ڕۆژان دابێ ئەو ئاوە نێودەوڵەتیانەوە قەترەیەکی پێدانیە ساڵی ئەو هابێ لەبەرەوە ئەو سیاسەتی ئێران و تورکیا گرتویانەتە بەر سیاسەتێکی نەعادیلانەیە و ئەوەتەوە وا لە سیروانە بڕۆ ئەمڕۆکە لەوانەیە مەترێک 2 مەتر لە ئێرانەوە بێ کە ساڵی پاری ئەم ساڵ 8 مەتری پێدا هاتووە وهروە لە زابی بچووکیەوە جا لەبەرەوە ئێمە دەبێ بەڕاستی بکەوینە خۆ نابێت چاوەڕێ ئەوانە بکەین بتوانین ئەو ئەوانەی کە لە ئەو بارانێک کە لێرە دەبارێت ئەو لە بەفرێکە دەتوێتەوە بتوانین خۆمان دای بکەین بتوانین بەشی هەرێمی کوردستان و بەشێکی ناوەڕاست و جنوبی عێراقی لێ بنێت. باشە کاکەکرم ینی بەڕێزت وەکو بەڕێوبەری ئەنی گشتی بەنداوەکان لە هەرێمی کوردستان منە ئێوە پرسیارە بکەم دیارە ئێوە خۆتانە زان کە تێچووی بەنداوێک و ئەگە استراتیژی و گەورە بێ لە هەرێمی کوردستان ئەزان چەندە بۆ منە بەڕێزە دەڵێیت بەغدا نایەوێت ینی بەنداوی گەورە لە هەرێمی کوردستان دروست بێت ئەگەر هۆکارەکەی سیاسی بێت تەکنیکی بێ هەر هۆکارێکی دیکە بێت. منم ئێوە پرسم ینی ئێستا لەوچە بینەریش بامان شێوە بڵێت بۆ منە تێچووی بەنداوێک ئەوەندە زۆرە لە هەرێمی کوردستان کە نەتوانرێت پارەیەشی ئاوها باشی بۆ تەرخام کرێوەکو چۆن هەندێک پرۆژەکە هەن کە استراتیژیش نین بەڵام هەرێمی کوردستان پارێکی زۆری بۆ تەرخان کردو زۆر جاریش ینی پارەکە و پرۆژەکەش بە هەدەر چووە. بەڕێزم ئەو قسەی جناب پرسیارێکی زۆر وەجیهە هەتا ئێستا هەتا ئەم ساڵ ئەهمیەتی ئاو بە هەند وەرنەگیراوە لەبەرەوە نابێ من ئەو لێرە دڵم نابێ حکوومەت بڵێ پارەم نییە بۆ بەنداو ئاو چونکە ئەوەیە ئەمە لێ دەترساین ئەم ساڵوا ڕوودەدا بە هیوان ساڵیشتر دووبارە نەبێتەوە چونکە ئەگە 2 ساڵ لە سەریەک ڕوو بدا کاریسەیە ینی ئەوە بەندا ئێستا بۆ نمونە ئەو نوە بەنداوی باسی دەکەم با بڵێم نزیکەی کولفەکەیان 5 میلیارد دلارە ئەو 5 میلیارد بە هەر جۆرێک بێ بە هەر جۆرێک بێ دەبێت دروستکرێ لەبەرەوەی ئێمە با بتوانین ئاو دابین بکەین ئاو قوتی خەڵکە ئاو بەدیلی نییە وەکو هەر شتێککەی نییە بتوانی بکەین و دەتوانی دەستی پێ بگیرێ دەتوانی کەم بەکاربێ بەڵام ناتوانێت هەروازی دەبێنێت لەبەر ئەوە بەڕاستی دەبێت تەفاهومێکە بێ نابێ بڵێن پارە نییە بۆ ئاو بۆ بەنداو چکە دەبێت ئێمە لە هەر حاڵەتێک بێ ڕۆژێک لە ڕۆژان بێ ئێمە ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان دابین بکەین ئاسایشی ئاومان هەبوو ئێمە ئاسایشی خۆراکمان هەیە هەر وڵاتیش ئاسایشی خۆراکی هەبوو وڵاتەکەی ئامنە. زۆر باشە ینی ئەو نۆبەنداوە کە بەڕێز دەڵی کاک ئەکرەمانی وە تقریباڵی 5 میلیارد دلارێکیشی تێچێت منە بێبزانم ئەگەر ئەو نۆبەنداوە دەست پێ بکات وادەی تەوابوونەکەی چەنە ینی بە پێ ئەوەی کە بۆتان دیاری کردووە ئەگەر دەست پێ بکە ئینشاءڵڵا ئەگەر لە یەک کاتدا دەست پێ بکەن 5 ساڵی دەوێت 5 ساڵ دەتوانێت هەر ئەویان تەواو بێ تەوابوونەکانیشی کارێکی ئاسانە کۆمپانیای یەکجار زۆری ئامادەی خۆیان دەربڕیوە و
زۆر بە ئاسانیش و بەبێ دوو دڵیش دەتوانین دروستکرێ. باشە کەواتیانی وەکو جەنابێ دەڵی کاگەکرم ئەوەی کە کۆمپانیەکان دێنە پێشەوە یخۆ ئەرکی تێچوونەکەی لەوە چێوان لە 150 بگرنە ئەستۆ و دوجار یاین لە بەشێکی بەنداوەکە لە هەندێک کاری استراتیژی بەنداوەکە ئەوان سوودمەند بن. بۆ نمونە هەندێک کۆمپانیای لە هەرێمی کوردستان ئەو تا ڕێگاوبان دروستەکات دواتر حکوومەت هەرێمی کوردستان بە شێوازێکی دیکە ینی سوودەکەی پێداتەوە. لەمەی بەنداوەکانیشە ئێوە توانیوتانە ینی ئەم حیلە شەرعیە یاخود ئەم تەکنیکە بەکاربێنن لە مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکان وا گەشتبینی جەناب دەڵی کۆمپانیەکان دێنە پێشەوە؟ بەڕێزم تەفاهم هەبێ چونکە بەڕاستیە تا ئێستاش تەفاهمی تەواو بۆ ئەو پرۆسەیە نییە. زۆر کەس خەڵکان و بگورە خەڵکی تەکنیکیش ئەبێ تەفاهم هەبێ بۆ ئەوەی ئێمە تێبگەین کە ئەو سیستەمە چییە؟ ئەو سیستەمە کە باسی دەکەم PPP کە کۆمپانیاکان پارەکەیان دێنن سەرمایەکەیان دێنن دەیخێنە گەڕ و پرۆژەکە دروست دەکەن دەبێت زمانێکەوە بۆ ئەوەی بتوانن پارەکەیان وەرگرنەوە و قازانجی بکەن. ئەوە ئێمە من لای خۆمەوە زۆر گەشت بینم و زۆریش هانی ئەو بابەتە دەدەم زۆریشم هانداوە بەڵام خەریکە ئێستا حکوومەت بێتە سەرخەت وەزیرەکەمە هەردوو وەزیری پلاندانان و وەزیری شتوکاڵ زۆر ئەوە بوون مشەجیع بوون بۆ ئەو پرۆژەیە لە ئەنجومەنی وەزیرانیش و با بڵێن دەستە جەمعیەک دروست بووە کە هانی ئەو بابەتە دەدرێت بە هیواین ئەوە بەنداوەکان ببینە دەستپێک بۆ ئەوبانە چەندین پرۆژەی تریش دەتوانانی بەو شێوەیە دروستکرێت چونکە هەرێمی کوردستان سەرچاوی سامانی سروشتی زۆری هەیە کە بتوانێت بە 10 ساڵێک بە 15 ساڵێک ئەو پارەیە بداتەوە یا ئەوە بەرهێنە بتوانانی بە چەند هۆیەکی و بەناو پارەیە وەرگێتەوە بۆیە ئەمە بە هیواین ئەو پرۆسەیە گشتگیر بێ ینی بۆ بوارەکانی دیکە پیشەسازی بێ گەشت و گوزار بێ با بڵێن کارەبا بێ بۆ شتیکە بێتە سەرخەت. ئەو تەفاهمەی یاخود ئەو لێک تێگەشتنی کە بەڕێز سەڵی ینی لەناو کەسانی شارەزای بوارەکەشا هەیە یاخود ئەمە مەترسیە لەوەی کە بۆ نمونە کۆمپانیایەک بێت بەشداری بکات لە پرۆژەی بنیادنانی بەنداوێکا کەیتر خۆ دەزانی ئەمە لە ڕووی ئاسایشی ئاو ئاسایشی هەرێم ئەمانە تا ڕادەیەک چۆنەڵی دەبێت خوێندنەوەی بۆ بکرێت خوێندنەوەی وردیشی بۆ بکرێت. لە هەردوو لا هەیە خەڵکەکانی پسپۆر زۆر پشتگیری لە بابەتە دەکەن هەیە مەخاوفیشێت بەڵام ئەو مخاوفە من دەڵێم ڕەویەوە چونکە کۆمپانیاکان زۆر بە سێقەوە هاتوون خەڵک لە ئەنواعی کۆمپانیای سینی و تورکی و ئەمریکی و با بڵێن ئەوروپی و ئیتالی هاتوون لەبەرەوە دیارە ترسەکان ڕەویتەوە و هەرێمی کوردستانیش ناوچەیەکی ئامینە بەڕاست ئەوەش دەورێکی سەرەکی هەیە کە ناوچەیەکی ئامینە و دەتوانن بێن پارەکانیان خۆیان بخەنە گەڕ و دڵنیایی شەبێ کە پارەکەیان بۆ بگەڕێتەوە بەڕاستی ئەوە من دەڵێم با بڵێن ژینگەکە ئێستا لەبارە خەڵکان وا بڵێن بەرپرسان ئەوانەی کە با بڵێن لە ئاسی لێپرسراوەتیدان ئێستا دەگەین گەیشتنە ئەو قەناعەتەی کە ئەو پرۆسەیەکی سەرکەوتو دەبێت. کاگەکەم زۆر جار لە ڕابردوو کە بازە بەنداوە کراوە هەندێک لە مەترسی هەبوو کەوەی کە ناکرێت لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان بۆ نمونە بەنداو دروستکرێت لەبەرەوەی ئەم ناوچەیە ژێرئاوەکەوێت یاخود ئەو شوێنەوارە تێک دەچێت یاخود ئەو گوندە نامێنێت ئەمانەش لەم پرۆپۆزەڵە یاخود لەم پرۆژە پێشنیارانی کە کراوە بۆ دروستکردنی بەنداو لە هەرێمی کوردستان لە بەرچاو ژیراوە هیچ شوێنێکەیە کە لە داهاتوودا مەترسی ئەوەی هەبێ بەهۆی دروستکردنی بەنداوە ئاساواری ئەو شوێنە نەمێنێت یان ڕێگری هەیە لەو ڕۆوە ئەو نۆ بەنداوە کە باسی دەکەم ئێمە لە خۆمان سەرڤێمان کردووە هەموو ناوچەکانمان با بڵێن ڕوپێ و کردووە لەگەڵ هەموو خەڵکەکە قسەمان کردووە تاویزەکانیش کە بڵێن خەرەبووی خەڵکەکەی تایە هەمووی خەڵکەکە کە خەرەبووی خۆی وەرگێتەوە چکە بەڕاستی ئەگە تو تێوێت پرۆژەیەک ئاسایشی ئەو دابینکە هەندێک ناوچە دادەپۆشێ بەڵام لە عینە کاتدا هەندێک ناوچەش بەراو دەکا زەرمەند بە هەندێک گوندەکە هەندێک گوند ژێراو دەکا خەرەبوو دەکرێنەوە شوێنیشترە بڵێ ئەو بابەتەمان زۆر بە وردی دراسە کردووە و دراسەی ژینگەیە زۆریش هەمووی برن ئەنجامەکەی پۆزەتیڤە لەوەشە بڵێن گەیشتون ئەنجامێک کە هیچ کەم کەس یاخود ئەوەی کە ڕێگریش بۆ توانیمان قەنەعەتی پێ بکەین و لەگەڵ با بڵێن بە پسەیداریەکانی ناوچەکان توانیان بگەینە قەنەعەتێکی باش. کاکرم بەنداوێکە بوو لە ماوەکانی ڕابردوو زۆریش کاری تیاکرا بە دیاریکراوی لە ناوچەی دێلێژە لە ستەیمبانی ئەو بەنداوە نازان ماوەیە کە کارکردن تایەوە ساوە ئیژە لە چوارچێوە ئەوەی کە دارایی کەم بووە پارە نەبووە ئەو گرفتانە هاتوۆتە پێشەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەش لە چوارچێوە ئەو نۆ بەنداوەیە کە دروستەکرێت یاخود چی ئەویان
ئەو بەنداوی جنابەت باسی دەکەی بەنداوی باسەڕێیە بەڵێ بەنداوی باسەڕێ لەوەینی لە بڵێندێ لێژەیە نەخێرە بەنداوە لە دەستی پێکرا قۆناغیجی چوو باش وە پێش بەڵام لەبەر ئەو کەم ئەو بێ بودجەیە وەستاوە ئێستا لە هەر کاتێک بودجە هەبێ ئەوە بە ئۆتۆماتیکی ڕێزکەی خۆی وەردەگرێ و دەکەوێتەوە گەڕ. زۆر باشە ئەمێ بێمە سەر مەسلەی وشکە ساڵی و گرفتی کەم ئاوی بە حقت بەڕێزت کاکرم لە قسەکان تا ینی گەشتبینێکی زۆری پێوە دیارەوە منە مای خۆشحاڵیە بۆ من و بە دڵنیاییم هاوڵاتیانیش بە هەمان شێوەمای خۆشحاڵیە بۆیان کە ئەتوانین بڵین ئەم ساڵ ینی گرفتی کەم ئاویمان ئەبێت بەڵام بەو شێوەیە نابێت کە خەڵک لی ترساوە بەو ڕێژە ئەوەی کە هەیە و گل دراوەتەوە ئەوەی کە دێت لە تورکیا و ئێرانەوە ئەتوانین بڵین ئینشاءڵڵا ئەو گرفتە قورسەمان نابێت کە هاوڵاتیان هەندێک ناوچەی خۆیان بەهۆی گرفتی کەم ئاویەوە چۆڵ بکەن یا بەجێ بێڵن چکە ئێستا مەترسیەوە هەیە بەڕاستی. بەڵێ ئەم ساڵ یەکشت دەڵێم لە بەهارەکەی زۆر وشکە ساڵ بوو بەڵام من ئەوەی کە دەیبینم ئەمن زۆر گەشتبینیم بەڵام ڕەشبینیش نیم ینی ئەم ساڵ بە هیواین کە خەڵک تووشی هیزرە نەبێ و تەسەوری ناکەم تەنها ئەوە ئەگەر حکومت وە دوا پێویست دەکە کە پلانێکی هەبێ بۆ ئەوە وابزانم هەشێتی بۆ ئەوەی کە هاوکاری جوتیارەکان و خاوەن ئاژەڵەکان و گوندە دوورە دەستەکان بکە کە نێڵی چۆڵ بێ بکەوێ ئەوەی کە بیرەکانیان بۆ قوڵکریا بودیان بۆ لێ بدرێ ئاویان ئەگەر لە خراپنی حاڵەتدا بە تانکەرینگ بۆ بردێ لەوەیە ئەوە حکومت پلانی هەیە تەسەوڕ دەکەم دەکەوێتە گەر بەشێکیان بەزە من شەڵا ئەو نیمە ئەوەندە ڕەشبین نیمە گەشتبینم بۆ ئەوەی کە ئەم ساڵیش بەڕێ دەکرێت بە ناڵێم زۆر سانایی بەڵام ئەو گرفتە زۆرە نابێت. زۆر باشە هیواداری انشاءڵڵا وانە بێت و گرفتە قورسە نەبێت کە جەنابە داماژەی پێدەی لەسەر مەسلەیەکی دیکە بەڕاستیانی ئەمەوێ هەر لە بابەتی دروستکردنی بەنداوەکانە چکە بەنداوی گەورە و استراتیژی دروست کرێت دەبێت ئەم بەنداوانە تۆکمە بێت چکەمە لە ڕابردووە بینیمان بۆ نمونە دوو بەنداو لە ناوچەی سلێمانیشیان چەقچەقەوەی تریشان لە شارباژێر ینی بەهۆی زۆری ئاو یاخود بارانباری نەخود چکە بەنداوەکان تورابی بوون بەڕاستی ئەم بەنداوانە هەرسیان هێنا ئەگە بەنداوەکان دروستەکرێت لەم شێوازیتیە ئەگەر ئەم بەنداوانی ئێستا کە بەم شێوەیە هەرسی هێنا و لە ناوچوون ئەمانە نۆژنکردنەوەیان بۆ کرێ یاخود خراونەتەوە بەرنامەی کاربووی کە جارێکی دیکە چاکسازیان تیا بکرێتەوە ئەوە بەنداوی چەقچەق و بەنداوی زەڵان ممچینە دیارە لەوانەیە تێگەیشتنیەکی بە هەڵە بێ هێشتا لە مستەوایکی زۆر کەم بە پێش ئەوە کە فەردامەکەی هەرسی هەنا ئەوە زۆر بە ئاسانی چاکمان کردەوە ئێستا هەر کاتێک بودجە هەبێ شەکە تەواو دەبێت لە زەرفی ساڵێکە تەواو دەبێت زۆر بەباشی ئەوە کێشەیەکی با بڵێن ناپێشبینی کراو بوو زەرەری واشی لە سەردەکەنەدا بە زەرەری لە جوتیارەکاندا بەشێک بەڵام ئەوەی چەقچەقیش حەلەکەی زۆر ئاسانە ئێستاش پارێزگای سلەیمانی داوای لە ئێمە کردووە پرۆپۆزەلێک پێشکەشکەین پرۆپۆزەلەکە بە پارەیەکی کەم دەتوانێت سەدەش چاکرێتەوە چونکە هیچ کێشێک نییە ئێمە بەڕاستی ئەو کاتێک کە چەقچەق دروستکرا هیچ دەمێک بوو یاخۆ لە هەرێمی کوردستاندا هیچ کاری بەنداو نەکرا بوو کارەکە ئەوەی کە ڕوویدا ڕشتێکی پێشبینی کراو بوو بەڵام ئاسانە ئێستامە وا پرۆپۆزەلێک ئامادە دەکەین بە تێچوویەکی مناسبەوە دەتوانێت ئەو بەنداوەش چاکرێتەوە کە بستەوە ڕیزی ئەو بەنداوانەی کە هەن. زۆر باشە مەسلەی کشت و کاڵ و ئاودێری هەمومان نەزانین زۆرێک لەوانی کە ینی کشت و کاڵەکەن لە نزیک ڕووبارەکانن یاخود لە نزیک بەنداوەکانن و ڕێژەیەکی باش ئاوی شیرین بەکارێنن بۆ ئاودانی کشت و کاڵەکەیان. وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پلاندانان ئەتوانین بڵێن لە ساڵانی ئایندە یاخۆ بە دیاریکراوی ئەم ساڵ هیچ کارێکی وەهاکەن کە بتوانن کەمترین ئاوی شیرین کە بۆ خواردنەوە دەبێت ئەمان بەکاری بێن بۆ کشت و کاڵەکانیان هەرچەندە ئەمە زیانیشە لە کشت و کاڵ و لە فەلاح بەڕاستی هیچ بەرنامەیەکی واتان هەیە کاگەکرم؟ ئێمە لەگەڵ ئەو نۆبەنداوە دوو پرۆژەی ئاودێری استراتیژیشمان ڕاگەیاند وەیەکیان شەمام کە ئەویتکەیان کلێسەیە پرۆژەی کەشمان هەیە لە گەرمیان بڵا بڵێن لە شوێنەکانی دیکە ئێمە بەنداو بە تەنیا بەز نییە بۆ ئەوەی بۆ خزمەتی فەلاح دەبێت پرۆژەی ئاودێری استراتیژی هەم لە بۆ ئەوی ئاوەکەی بۆ جوتیار بخەین لەسەر زەویەکەی لە لای شێوە بتوانین دەست بە ئاوە بگرین چونکە ئەو ئاوانەی بە شێوەی تەقلیدی ئاوێکی زۆر بەهدەر دەدرێت ئاوێکی زۆر خەسار دەکرێت
ئێمە لەوەش ئەومان هەیە ئەو پلانەمان هەیە بە هیواین ئەوە پرۆسێ سەر بگرێت چەندین پرۆژەی استراتیجی دیکە هەیە لە مانچەکانی گەرمیان و بڵێن سلەیمانی و دهۆک و ئەو ناوە کەوێتە قۆناغی جێبەجێکردنەوە. زۆر باشە لەسەر ئەم ینی پلانە استراتیژی کە حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو وەزارەتی پلاندانان ینی دایان ڕشتۆ بۆ ڕوبەڕبوونەوەی پلان و هەر ڕۆبەڕۆنی مەترسی وشکە ساڵی و کەماوی لە هەرێمی کوردستان ینی بەنیازین وەکو وەزارەتان یاخود وەکو بەڕێوەبەتی بۆ نمونە بەنداوەکان هیچ کۆڕ و سیمینار و هەروەها ئیڤنتی تایبەت بەم باسە بکەن و کەسانی شارەزا و پسپۆر بێن نەبوارەکەەوە بۆی کە بتوانێت قسەی لەسەر بکرێن مەترسیەکانی بخرێتە ڕوو و ڕێنوێنی بکرێن بەڕاستی لەو ڕۆوە بۆی کە بزانن پلانی داهاتوو ئایندە دوورمەودا چی بێت بۆ ئەمە. ئەوە بەڕاستی خۆی دەگرێتەوە لە چەند کۆنفرانسێک و لە با بڵێن وشارکردنەوەی خەڵک. ئێمە ئەو کۆنفرانس و مینی کۆنفرانس و شتانەمان زۆر ئەنجام داوە وەختی خۆی ئامادەکاریمان بۆ کردو هەموو ئەگەرەکان و هەموو مەترسیەکان و هەموو باڵێ حەلەکانیشمان بۆ داناوە. ینی بۆیە کە دەم دراسی استراتیژی دیارە ئێمە تاوتوێمان کردووە ئەوە دەکرێت میدیاکانیش دەوری سەرچیان هەبێ دەبێت مەسەلەن بە هەموو جۆرێک خەڵک دەورێکی ڕئیسی ببینێت کەوەی کە بتوانین نێلی ئاو بە هەدەر بدا. ئێستا نمونە دێنمەوە وڵاتی ئوردن سەرەتا ساڵانە 800 میلیۆن مەترسێجا ئاوی شیرینی هەیە. دەقەتیش تووشی ئەوە نابێت تووشی کەماوی نابێت لەبەرەوەی زۆر توانیانە چۆن بەکاری. ئێمە ساڵانە چەندین میلیارد مەترسێجا ئاومان هەیە بەڵام ئەوە تا وشکە ساڵی ڕوومان تێدەکات. جا لەبەرەوەی ما دەبێت دەوری ڕاگەیاندن دەوری خەڵک دەوری مامۆستاکان دەوری با بڵێن مزگەوتەکانیش لێرەدا کە تێبگەن ساڵانی داهات و ئەم ساڵ لەوانێت دووبارە بێتەوە جا هەتا بکرێت دووبارە بوونەوەکان کەمتر کاریگەری نێگەتیڤی هەبێ باشە. یعنی بگەینە حدێک ئێمە هەر تووشی وشکە هەر ئەگەر وشکە ساڵیش بۆ هەستیشی پێ نەکەین دەکرێت ئەوە چونکە ئێمە وەکو گوتم ئەمە دەورە دراوین ئێستا هەر سێ شارەکە دوو ڕووبارە ئەوە تەسلەیمانی دەورە دراوە بە ڕووباری سیروان و زابی بچووک هەولێر زابی بچووک و زابی گەورە دوهۆک فەرعی ڕئیسی دیجلە و زابی گەورە و خازر و خابوور. ینی لە دنیادا کەم هەیە وڵات هەیە بتوانێت ئەو هەموو ئاوە دەوری دابێ و کەچی ئەو هەر لە حاڵەتێکا ئێمە ئاوابین بەڕاستی کەچی بێ ئاویشین ینیەوە بەشێکی دەخەمە سەر خۆمان وەکو حکوومەت بەشێکی زۆری خەڵک دەوری خۆی ئەوەی هەیە وشاری کەم هەیە بەس لەبەرەوە بەڕاستی دەوی تێگەیشتن هەبێ کە ئێستا خەڵک بزانی ئاو چییە بۆ چییە چۆن بەکاربێ. وڵایەوە زۆر گرنگە بەڕاستی وەکو جەناب دەڵی خاڵەشی گرنگە یعنی چکە نیوەی لەسەر حکوومەتە نیوەیەکی لەسەر هاوڵاتیە دەبێت هۆشیاریشی وەها دروست بکرێن ناو هاوڵاتی کە قەدری ئەم ئاوە بزانێت کە بەم شێوەیە دێتە بەردەستی. ینی پلانتان چییە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ پێدانی ئاو لەم ساڵدا بۆی کە بربژیرێت لە پلانی کەم ئاوی و هەروەها وشکە ساڵی بە دیاریکراوی بازەواکرێت دەوترێت پێدەچێت لە گەرمای هاویندا پێدانی ئەو بە هاوڵاتیان و ماڵان تۆزێک کەم بێتەوە هەفتەی لەوە چێ لە 5 ڕۆژ جارێکا بدرێت. ئەمایان ڕاستە ئەگەر ڕازنیە پلانی داهاتووتان چۆنە بۆی کە هاوڵاتی وەکو جەناب دەڵی ئەو زۆر بە فیڕۆ نەدا. وڵی بەڕاستی ئەو کە پرۆسەیە ئیشی بڕێوەتی گشتی ئاوەڕۆیە ئەوان ئەو پلانی تەوزیع ئێمە تەنها ئەوان دابشکردنی ئەو لە ماڵەکان ئیشی ئەوانە ئێمە تەنها ئاوەکانی با بڵێن داکردنی ئاو پرۆژەی ئاودێری استراتیجی بەڕێوە دەبین بەڵام ئەوە دەکەوێت سەر وەزارەتی شارەوانی و کە بەڕێوەتی گشتی ئەوان بەرنامەیان هەبێ ئەوە بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی دەبێت ئەم ساڵ دەبێتە دەرسێکی مهم بۆ خەڵک و بۆ هەموو لایەکمان کە بزانین دەبێت بە گوێرەی پێویستی خۆمان ئاو بەکاربێنین و بە هەدەری نەدەین و دەستی پێوە بگرین. زۆر باشەوەکو جەناب دووتە هەرێمی کوردستان ینی دەورە دراوە بە کۆمەڵێک ڕووباری باش کە گەر بتوانین بە شێوەیەشی بەرنامە بۆ داڕژراو بەکاری بێنین قەت بێ ئاو نابین و قەت ڕوبەڕووی ینی وشکە ساڵی و کەم ئاوی نابینەوە. بەڵام مەسەلەیەکی دیکەی گرنگتر لە هەرێمی کوردستان یعنی ئەوی کە زۆر جار بە مەترسی ناوەبن دەستبردنە بۆ ئاوی ژێرزەوی یاخود بارز دەواکرێت کە بیر و کانی و کارێزەکان بۆچی لە هەرێمی کوردستان چکە لە سلەیمانی زۆر هەبوو بەڵام ئێستا بینین لە زۆر شوێن نەماوە وشکی کردووە یاخود حکوومەت گرنگی پێنادا. حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی سەرچاوەکانی ئاو چۆن نەتوانێت سوود ببینێ ئالەمە بەڕاستی لە ئێستادا ئالەم کاتە گرنگە ئەکرم. بەڕاستی ئەوە پرسێکی زۆر مویمە لە هەموو دنیادا
ئاوی ژێرزەوی سامانێکی نەتەوەییە لە زۆر وڵاتاندا هەتا ئێستا دەستیان بۆ نەبردووە بۆ نمونە لە یابان و لە هەندێک وڵاتدا کە زۆر دەبێت مەسەلە لە ئوردندا ئیلا بە ئیمزای مەلیک دەبێت ئاو دەربێ ئێمە دەستدرێژێکی زۆر کراوەتە سەر ئاوی ژێرزەوی لە زۆر شوێنە ئاو بۆ بەڵام ڤێلایەک بەکارهاتووە لە کاتێکدا دەکرا لە بۆ ڤێلایەک بەدە ڤێلا یاخۆ بەدە ناوچەی گەشتیاری یەک بیری هەبێ هەریەکە و بیرێکی هەیە ئەوە بەڕاستی ئەو دەستدرێژە دەبێت سنووری بۆ دانرێ ئێستا یاسای ئاومان نردۆتە پەرلەمان خوێندنەوە لە کابینەی پێش و خوێندنەوە یەکەم و دومی بۆ کراوە دەبێت بە یاسا ڕێکخرێ و دەبێت ئەوە بکرێت دەبێت چوارچێوەی بۆ دابدرێ و ڕێنمایی هەیە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ لێدانی بیر بەڕاستی ئەو بیرانەی کە لێدراون کە دەبینن کە بەکارنایە وا پێویستە دابخرێن بەشێکی زۆریان تەنها ئەوانە بێت کە کەڵکی لێوە دەگە یا خودت مەسەرن ئەوانەی کە باخیان هەیە خود ئەوانەی کە بڵێن لە ناوچەکانی بۆ خۆشگوزەرانی کردویانە با بەچەند باخێک بیرێک بەکاربێنن چکە ئەو ئەوەی کە دێ زۆر دەیبینی بە بەلاش دەڕۆ و هیچ بەرهەمێکی نییە ئەوەش دیسان بۆتە یەک لە سەبەکانی خراپ بەکارهێنانی ئەو باش ئەی مەسلەی ئەو کانی و کارێزانە کە هەبوون چکە خۆمان زانین بە تایبەتی سلێمانی ئەی کارێزی زۆرتیا بوو ئێستا بەڵام بینی یعنی لەلایەن هەندێک کەسەوە دەستی بەسەرداگیرەوە یا لەلایەن خاوەنی بینایەکەوە کە دروستی کردو دوجار شوێنەکەی داتەپانوە و نەماوە ئەو سەرچاوەیە یعنی ئیجراعەتان چی بۆ بەرامبەرەوە کەسانە چکە بەڕاستی ئاوەکو هەمومانەوە تا باسیەکەین ئەو گرنگجی هەیە لە ژیانمانە لە پلانی استراتیژیمانە لە ئاسایشی ینی نەتەوەیمانە بەڕاستی وڵی ئەوە کەم تەرخیمێکی زۆرە ئەوە کارێز دوو ئەوەی هەیە بۆ دوو یەکەمیان کارێز بۆ ئاو دوێمیشان کارێز شوێنەوارە یعنی خۆ دەزانی ئاشووریەکان دەوری ڕئیسیان هەبوو لە دروستکرد لە پێلێدانی ئەو کارێزانە بەڕاستی ئەوە تاوانێکە هەتاوانێکە با بڵێن بە حەق خەڵک بە حەقی خەڵک دەکرێت کە کارێزەکان کۆر هەرچەندە هەندێک کارێز بەخۆی لە دابەزینی ئاوی ژێرزەبیەوە وشک بوونە ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە ئەو کارێزانە بژێتەوە چونکە هەمووی چەند بیرێکە لێدراوە و لە ناوچەیەکەوە ڕاکێشراوە بەڕاستی ئەوەش دیسان وەکو دەڵێم ئەوەش ئیشی وەزارەتی کشتتوکاڵ نیە بەشێکی شوێنەوە هەمووی وەزارەتی شارەوانێت چکە و کارێز تەنها ئەوانەی لە دەشتەکاندا ئیشی با بڵێن ئیشی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە وەختی خۆشی یونسکۆ ئەهمیەتێکی یەکزار زۆریدا بە و ئێستاش یونسکۆ ئیشی لەسەر دەکات بابەتی شوێنەوارە دەبێت پارێزرێ بەڵام بەڕاستی وەکو پێویست ئەهمیەتی پێنەدراوە زۆر باشە بۆ نمونە ئەمێ بێمەوە سەر بە دیاریکراوی ئەوەی مەسلەی ینی تورکیا و ئێران ئێستا ساڵانە هەمومان نەزانی یانی حکوومەتی عراق زۆر جا فشاریە کرد بە دیاریکراوی بۆ بەردانەوەی ئاو لەلایەن ئێرانەوە بۆ مەسلەی ئەڵوەن و هەندێک ڕووباری دیکە چکە ساڵانە ڕووباری ئەڵۆن وشکیە کرد و هەروەها لەو لاشەوە بۆ مەسلەی ینی ئەوەی تورکیا کە بەشی ئاوی عراق بنێرێت لێسادا هیچ پەیوەندی و هەمانجی هەیە یاخود وەکو هەرێمی کوردستان وەکو جەناب دامەژت پێدا ئێمە خۆمان بۆ ڕووبارانە دەورە دراوین ئەو مەترسیەمان نییەوە ئێمە نامانێت زۆر فشار بکەین لە بەغا و بەغاش فشار بکات لەو دوو وڵاتە من زۆر بە ڕاشکاوی دەڵێم بەغدا زۆر کەم ساردە لە با بڵێن لەو گفتوگۆیانە یاخە چوون بەدەم چوونی ئەو شێشانە چکە ئێمە لە هەموو حاڵەتێکە لە هەموو کاتێکە راپۆرتمان بەرز کردوەوە لە ڕێگای ئەنجومەنی وەزیران و مەسیلەی ئەوە مەسیلەی بەغداوە چۆتە وەزارەتی سەرچاوەکانی ئاو هەتا ئێستا لەوە تای 2005 یەک سەردانی ڕسمی کراوە ئەویش 2011 وەختی خۆی وەزیر موهەنەد سعدی چووە بۆ ئێرانی ئێران ڕاستە جوابی نییە بەڵام دەکرێت لە زۆر قەناتەکان و چکە بابەتی مەوزوعی ئاو بابەتێکی سەرەکیە لەبێ لە ڕێگای یا وەزارەتی خارجی عراقی هەندێک جاگە ئەنجومەنی وەزیران هەندزار دەکەوێتە سەر سەرۆکایەتی کۆمار کە ئەو داخلی ئەو بابەتە بێ هەتا ئێستا ئێران هیچ جوابێکی نییە نایەتە کۆبوونەوە نایەتە وتوێش تورکیا باشترە لە پێدانی با بڵێ حەسەکە بەڵام تورکیاش نایەتە هیچ عورفێکی دەوڵی و هیچ قانونێکی دەوری دەتوانم بڵێم ئەوانە پاشەگەردانیانە گیش خۆیان دەکەن وازحیشە عراق ئایا با بڵێن دەسەڵاتی ئێستای عراقی نەیەوێ مفاتەحەی بکات لەبەرەوەی دەسەڵاتی لێک دزیکن کە ئێران بە هیچ شێوەیەک بەشی ئاوی ئێستا نادا چکە قەت معقول نییە کە ئەمڕۆ من لە بەنداوی دەربەندی خان 3-4-5 متر پێ بگات دەبواە ئەمڕۆ 50-60 متر مکعب پێ بگا بۆەوەی بتوانم منیش
لەو 50 چلی بۆ سی بۆ ئیطلاقکەم بەشێکی کەمی لە دابین بکەم واروها بنسبەت لەوی دیکە دەتوانم بڵێم لە دیزلە و فراتی 150 ئاوەکە کەمی کردووە وەزعی دیزلە و فراتی زۆر خراپە لەبەرەوە بەڕاستی عێراق کاری خۆی هەرنەستاوە چونکە هەندێک جار ئەگەر زانی بە هیچ نەوع ئەوانە ئیستیجابیان نیە دەتوانانی بستەمە حافلی دەوری بستەمەسی ئەمن چونکە ناکرێت دەولەت المەساب کە عێراق ئێستا هیچ ئاوینی ئەو ئاوە مرچی ئەو وڵاتانەیە مەسەرەن نەدیزلە و فرات مرچی تورکیا و سووریا و عێراق و ئێرانیش بەشێکی تێدا هەیە بەس ناکرێت بە ئەوان پاشەگەردانە بەکاری بێن و کارتێکی فشار هیچ مەترسیەکەیە کاکرم لە داهاتوودا ینی شەڕی وڵاتان و هەرێمایەتی لەسەر ئاو ڕووبدات وڵا بەڕێزم ئەو شەڕە ڕوویداوە و براوەی یەکەم تورکیا و ئێران و عێراقیش دۆڕاوی یەکەمە ئەوە ئەو شەڕە لە ساڵی 1970 دەستی پێکرد کە وەختی تۆرکۆ دۆزال ئەوان ئیشی خۆیان کرد و تازە باسم کرد تورکیا 2290 مەشروعی هایدرۆپاوەری لەسەر گاف دروست کردووە ئێران 30 بەندا و 2 نەفەقی تەحویریەکیان لەسەر سیروانیەکی لەسەر لە ئەوەی کانی سێوی دروست کردووە ئەوە هەموو ئیشی خۆیان تەواو کردووە شەڕی چی ماوە بۆ عێراق ئیشەکانی خۆی ئاوەکەیان بەستووە یعنی لە هەر حاڵەتێکە ئێران دەتوانین نێرێ قەترێک بێت ئیلا ئەوەی کە تۆزە زیاد دەبێت لە لافاوە بێ دەناوی شەڕی کە باسی دەکرێت زۆر جێ باسی دەکرێت تەواو بووە و شەڕەکە وەکو شەڕێکی تەکنۆلۆجی لە هاتووە و دۆڕاوی گەورەش ئێمەی عێراقی کاکەکرم من مادوم کردی و پێم وابێت زۆربەی ئەو پرسیارانەی کە هی من وی هاوڵاتیان بوو توانیمە لە بەڕێسی بکەم ئەگەر هەر شتێکم بیر چوو بێت جەناب دەتوانی خۆت ئاماژەی پێ بدەی بۆی کە بزانین لە پلانی داهاتوودا وەزارەتی سەرچاوەکانی ئاو و کشتتوکاڵ و پلاندانان و حکوومەت هەرێمی کوردستان بەگشتی چکارێکی هەیە بۆی کە بتوانێت هەرێمی کوردستان تۆکمەتر بکات و استراتیژیانەتر بیر بکاتەوە لە ڕووی پاراستنی سەرچاوی ئاو فەرموو وڵا دوو بابەتە یەکیان بۆ باڵێن حکوومەت یاریمی کوردستانە کە ئەو بە ویژدانەوە دەیرێم کە نەبێتە وەکو مەسئولیەتێک مسئولیەتیش تاریخی نەکەوتە خۆی لەمڕۆوە کارە ساتی گەورەی بەدواوە دێ وەکو گوتم ئاوەکانیان بەستووە کە ئاو بەستووە قەترەیەک ڕۆژێک دادێ ساڵێکی ئەم وشتە ساڵی بێ قەترەیەک لەو دیوەنێتە ناو ئێمە دەبێ ئەو ئاوەی لە ناو خۆمانەوە دایکەین کۆیکەینەوە بۆ ئەوەی بتوانین ئاوی بدەین هەوڵەت چوون کە حکوومەت لە سەرەتی کە ئاو بۆ هاوڵاتیان دابینکە ئەوە یەکەمە دەبێ بکرێت ناش بێ بڵێ پارە نییە یعنی لە هەر شوێنێک بێ بە قەرز بێ وەکو وەسیلەکان ئەوە دەبێ هەبێ من لەسەر ئەو قەناتە بەڕێزەوە منەوە باز دەکەم دومیان ئەرچی هاوڵاتیانە بەڕاستی ئێمەش دەبێ یعنی لەو جەهالەتی بەکارهێنانی ئاو خۆمان ڕزگارکەین یعنی ئەوە هیچ بەکارهێنانێک نییە کە ئێمە دەبێ بەڕاستی وعیەکی تەواو هەبێ لە بەکارهێنانی ئاو لەلایەن هاوڵاتیۆنەوە دیسان دەڕێمەوە هەندێک خەڵک زۆر بە بەڕێزەوە ئاو بەکاردێنن نایەن قەترێک بەفی ڕۆبڕوە لە زۆربەی ماڵەکان لە زۆربەی دامەزراوەکان نایەن بەڵام بەڕاستیش هەندێک شوێن و هەندێک دامەزرا و هەندێک هەیە وەکو بە تایبەتی ئەو باڵێن مەزرعانە و شوێنانەی کە کراوە سێمیشیان ئەوەیە ئێمە دەبی هەرچی زووە دەبی ئەو ئاوە پیسانەی لە ئاوەڕۆکاندا لە کۆتایی شارەکاندا خاوێن کرد وەکو بڵێن لە سلەیمانی ئەبێت تانزەڕۆ بە زووتی کە ئاوەکەی خاوێن کرد و دووبارە بەکار بێتەوە لە ساولێر عەرەب بکەن لە لە هەموو شارەکان تا ئەمە بەلای کەمەوە بتوانین ئەو ئاوەی کە خاوێنی دەکەینەوە بۆ سەوزایی بەکاری بێنین یاخود بۆ مەبەستەکانی دیکە لە هەندێک شوێندا بۆ خواردنەوەش بەکاری دێنینەوە بەڵام ئێستا گەمە بتوانین بۆ سەوزایی بەکاربێنین سەتا تقریبا 50 ئاوەکەمان بۆ دەگەڕێتەوە و دیسان قازانیشی دیکەشی هەیە کە ئێمە ئاوەکانمان پیس ناکەین ئاوی ڕووبارەکان و ئاوی ژێرزەویمان پیس نەکەین لەبەرەوە ئەو سێ ناچێەوەی کە جەنابتەڵیکەکەم چکەوە زۆر گرنگە وڵای جوستم و پرسیارە بکەم وەڵام وتم لەوە چێ لە اختصاصی جەنابتانە نەبێ بۆیە واللهی تێی بچێت تێی نەچێت ئێستا ئامادەکاری هەیە وابزانم بەڵام ئەو ئامادەکاری چەند ساڵی هەرگوێمان لێ دەبێت چکە خەڵک پێمان دەڵێ حەقیشێتی ئەبێ تەواو بکرێ ئەبێ هەتا زووە تەواو بکرێ فریای خۆمان بکەوین بتوانین وەک کات بەفی ڕۆندەین و وەختی استیغلالکەین و بۆ ئەوەی بتوانین بۆ هاوڵاتیان تێراو بکەین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەندازیارە ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە هەرێمی کوردستان کە لە شاری هەولێرەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووین بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا شاد بن